سێهم کە زۆر گرنگە ئینسانی قوتابی لە بەرچاوی بگرێت بۆ ئەوەی کە علم و زانیاری فێر بێت، بریتیە لەوە کە ڕێزی مامۆستاکەی بگرێت و ئەدەب و ڕێزێکی جوانی بەرامبەر بە مامۆستاکەی هەبێت. هەتا وەکو ئینسان ئەدەب و خوڕەوشت فێر نەبێت بڕواتان بێ علم و زانیاریش فێر نابێت. بۆیە زۆر گرنگە ئینسانی ئیماندار لە هەر شوێنێک بێت خاوەنی ڕەوشتی بەرز بێت، خاوەنی ئەدەبی بەرز بێت بەرامبەر بە مامۆستاکەی. تەماشاکەن زانایانی ئێمە چۆن بوون بەرامبەر بەو کەسانەی کە علم و زانیاریان لێوە فێر بوون، بەرامبەر مامۆستاکانی خۆیان، بەرامبەر بەو کەسانەی کە لەیانەوە فێری علم و زانیاری بوون. بابزانین زانایانی ئێمە چۆن ڕێزی مامۆستاکەی خۆیان گرتووە. ئیمامی شافعی دەفەرمێ لە کاتێکدا کە لە خزمەتی ئیمامی مالیکدا بووم بۆ ئەوەی کە زانست و زانیاری لێوە فێر بووم، کە مدەتێک لە خزمەتی دابووە بۆ ئەوەی کە زانست و زانیاری لێوە فێر بێت. دەفەرمێ کاتێک کە پەڕەکانی کتێبەکەم هەڵدەدانەوە لە خزمەتی ئیمامی مالیکدا، زۆر بە نەرمی پەڕەکانم هەڵدەدانەوە بۆ ئەوەی تەنانەت بە دەنگی پەڕەکانیش ئیمامی مالیک وا لێ نەکەم کە ئیحراز ببێت و هەروەها تووشی ناڕەحەتی ببێت و ئەزیەتی بدەم تەنانەت بە هەڵدانەوەی پەڕەکانیش برام. تەماشاکەن زانانی ئێمە چۆن بوون برام. ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کە لە خزمەتی ئیمامی شافعیدا خوێندوویەتی و فێری زانست و زانیاری بووە، دەفەرمێ بۆ ماوەی 40 ساڵ هەر کاتێک کە دەپاڕامەوە لە خوای پەروەردگار و دوعام دەکرد، بۆ ماوەی 40 ساڵ هیچ کاتێک دوعام نەکردووە ئیلا دوعام بۆ مامۆستاکەم کردووە، بۆ ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە هەمویان بێت. 40 ساڵ دوعای دەکات بۆ مامۆستاکەی برام. هات چەند گرنگە ئینسانی ئیماندار قوتابی مسلمان ئەو ڕێز و حرمەتەی بەرامبەر بە مامۆستاکەی هەبێت بۆ ئەوەی کە بیسەلمێنی ئینسانێکی مسلمانی پابەندە بە دینەکەیەوە برام. عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ڕۆژێکیان لەگەڵ زەیدی کوڕی سابت هاوڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕێگادا دەڕۆیشتن. بۆیە عەبدوڵڵا ڕێشمەی وڵاخەکەی بۆ زەید دەگرێت و پێشی دەکەوێت و ڕێشمەی وڵاخەکەی بۆ دەگرێت. زەید دەفەرمێ وازی لێ بێنە، بەڵام عەبدوڵڵا دەڵێت ئێمە دینەکەمان ئەمرمان پێدەکاوە فێری کردوین کە ڕێز لە مامۆستاکەمان بگرین و ڕێز لە زانایان بگرین. بەرام بزانە هاوڵانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم چۆن بوون، بۆیە بەرەکەت کەوتە تەمەنیان و بۆیە زانست و زانیاری فێر دەبوون. لەوەش گەورەتر ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ لە کاتێکدا کە ماڵمان نزیک بووە لەو گەڕەکەی کە ماڵی مامۆستاکەمی لێ بوو. بەڕێزان بزانە چەند گرنگە، بزانە ئەو زانایانە چەند خاوەنی خوڕەوشتی بەرز بوون. دەفەرمێ لە کاتێکدا کە ماڵەکەمان نزیک کەوتەوە لەو گەڕەکەی کە ماڵی مامۆستاکەمان لەوێ بوو کە حەمادە مامۆستای ئیمامی ئەبوو حەنیفە بووە، دەفەرمێ کە 7 گەڕەک لە ماڵی ئێمە دوور بوو، بەڵام هیچ کاتێک لاقم ڕانەکێشاوە بەرامبەر بە ماڵی مامۆستاکەم. ئەوە ئەدەب و ڕێزە برام، هیچ کاتێک لاقم درێژ نەکردووە بەرامبەر بە ماڵی مامۆستاکەم لەبەر حرمەت و ڕێزی مامۆستاکەم کە دەرسی پێگوتوم کە علم و زانیاری لەلا فێر بووم. ئەوە زانانی ئێمەنە برام. تەماشاکەن جاران قوتابیەک کە مامۆستاکەی دەدێت لەو سەری گەڕەکەوە بە دەردەکەوت لە شەرمی مامۆستاکەی بەو گەڕەکە دانەدەڕۆیشت. کاتێک کە ئێمە پابەند بە دینەکەمان بووین ئاوا خاوەنی خوڕەوشتی بەرز بووین برام. بەڵام کە دەستمان لە دینەکەمان بەردا تەماشا دەکەین تاوەکو پابەند بووین بە دینەکەمانەوە پێشەنگ بووین بۆ خەڵک، بەڵام کاتێک کە دەست لە دینەکەمان بەردەدەین شوێن هەوا و ئارەزوو دەکەوین، شوێن دەهۆڵی چەند کەسێکی دیکە دەکەوین، ئێستا دەبینین تەماشا دەکەین علم و زانیاری چی بەسەر هاتووە و